ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەڕادەیەکی زۆر بەرتەسک کراوەتەوە بە تایبەتی لە باشووری کوردستانە بۆ ژنان ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەکی زۆر زۆر بەرتەسک کراوەتەوە. ئەبینین ئەو ژنانەی کە لە کای ڕۆژنامەنووسی کارەکەن بە تایبەتی ئەوانەی کە دەنگی ئازادیان هەیە بەردەوام ڕوبەڕووی پێشێلکاری ئەبنەوە، ڕوبەڕووی ڕەخنە ئەبنەوە، جا لەلایەن دەسەڵاتەوە بێ، لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بێ، لەلایەن کۆمەڵگاوە بێ، بەردەوام تووشی بەربەستە بن، ئاستەنگیان بۆ دروستە بێ. ئەمەش بۆتە هۆی ئەوەی گرفتەکان ڕوبەڕووی ژنان زۆر زۆر بێتەوە و کارکردن لە بواری ڕاگەاندنا تا ڕادەیەکی زۆر بۆ ژنان لە باشووری کوردستانە قورسە بەهۆی ئەوەی هەم لە دەستگاکایە ڕوبەڕووی پێشێلکردن لەلایەن کەسەکان لەلایەن بەرپرسەکانەوە ئەبێتەوە، لەلایەن بەرپرسی دەستگاکەوە و هەم لە ئەو شوێنانی کە بۆ نمونە تۆ ئەڕێ بۆ ڕووماڵێگەکەی ناتوانانی بە ئازادانە بیکەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە، ئاسایش پۆلیسەوە ڕوبەڕوویگرتنە بیتەوە، یان خۆت ڕوبەڕوویتە شیر و قسە و توانجی ناشری نەبیتەوە، دوای ئەوە هیچ مۆبایلەکەت ئەگرن و دەست بەسەر کەلوپەلەکان تا ئەگرن. بەداخەوە وەکو لە ماوەی ڕابردوو هەفتەی ڕابردوو دابینیمان ئێمە بۆ ڕووماڵێک ڕۆشتینە بەردەکی سەرای شاری سلێمانی سەرتا لە چوارباغ بوو، دوای ئەو پیان تیم بڕۆن، دوایی هاتن بە شێوەیەکی زۆر زۆر ناشرین هێرشیان هێنایە سەرمان، تەشهیریان کردین بێ لەو مۆبایلەکان لێسانم هەموو شتە شخصیەکانی ناو مۆبایلەکەیان گرت، تەنانە ڕقەم و شتەکانیشیان لای خۆیان گرت، دوای ئەوە دەستیان گرت بەسەر کەلوپەرە ڕۆژنامەوانیەکانە بێ لەمەی کە تەشهیر و قسەی ناشری ڕوبەڕووی لیانیشیان کردینەوە. یعنی ئەمە پێمانەڵێ لە هەرێمی کوردستانە ئازادی ڕادەربڕین نەک بەرتەسک کراوەتەوە، هەربوونیشی نییە، بە هیچ جۆرێ لە هەرێمی کوردستانە بوونی نییە. ئەگەر بوونی هەبێ کەسێ لەسەر ئازادی و لەسەر مافەکانی خۆی لەسەر ئەوەی کە نیشتیمانەکەی لەلایەن داگیرکەرانەوە داگیرەکرێت و نوێ بێتە ناو خاکەکەی، تۆ نەتوانی بە ئازادانە قسە بکەیت و ڕوبەڕوویگرتن و لیان بووینەوە، یان چالاکوانەکان ڕوبەڕووی لیان بوونەوە. بەداخەوە کە یەکێ لە چالاکوانەکان تەنان لوت و دەمیشیان شکان، ئاخر ئەما گوناحی چییە ئەگەر لە هەرێمێکە ئازادی نەبێ لەسەر ئەوەی کە داوای ئازادیەکات، لەسەر ئەوەی کە داوای ئەواکە خاکەکەی داگیر نەکرێت لەلایەن وڵاتێکی بێگانەوە سەر بەخۆ بێ. ئەمە پێشێلکردنە، ئەمە داواکردنی مافی هەر تاکێکە لە کۆمەڵگەیە بەپێی یاسا هەر وڵاتێکی داگیرکرد بێتە ناو سنووری هەر خاکێکەوە، ئەمە پێشێلکردن و سەروەری یاسای ئەو وڵاتەوە و قبوڵ کراو نییە. جا لەلایەن بەرپرسانەوە بێ، لەلایەن حکوومەتەوە بێ، لەلایەن تاکەکانەوە بێ ڕێگری لێکرێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانە دەبین داگیرکەران بە بەردەوامی دێنە سەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان داگیرەکەن. ئەگەر تاکێکیش ڕەندانەوەی هەبێ، ئەگەر تاکێکیش دەنگێکی ئازادی هەبێ، بێگومان ئەمان بە گژیاچنەوە و بە کەسێکی ناوزەندەکەن کە ئەم کەسە وەکو ئەو وایە کەسێکی درەندە بێ و لەگەڵ بیر و بۆچوونی ئەوانە نەبێ، بەداخەوم یان سجنی ئەکەن یان لیانەیە یان تەشیرە بەم قسانە. بەداخەوم ئازادی ڕادەربڕین بۆ ژنان لە باشووری کوردستانە هەر نییە، بەردەوام ڕوبەڕووی پێشێلکاری ئەبینەوە. ئێمە لە کۆمەڵگەیەکژین، کۆمەڵگەیەکە ئەقڵێتێکی پیا و سالاری هەیە، لە کۆمەڵگەیە ئازادیەکان بەرتەسک کراونەتەوە. وەکو ئەبینین بۆ نمونە ئەڵێ تۆ نابێ ئەم کارە بکەیت، کاری ڕاگەاندن بێ، هەر کارێکی تر بێ، ژنی لە ماڵەوە دانیشە مناڵ بەخێوکە، بەڵام ناتۆ خوێندنێکە تەواو کردەوە بۆچی لە ماڵەوە دانیشی. ئەبینین ژنان لە باشووری کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە زۆر زۆر ڕوبەڕووی ئەم کێشەیە بنەوە، زۆر ئاستەنگی و بربەستیان بۆ دروستە بێ لە کارەکانیان لەلایەن باوکیانەوە بێ، برایانەوە بێ، لەلایەن کە هاوسەرەکانیانەوە بێت و ڕوبەڕووی کێشا بنەوە. تۆ ژنیت مناڵت هەیە ئەبێ لە ماڵەوە دانیشیت ئەم مناڵانە بەخێوکەی. نەخێر بە هیچ جۆرێوانە. ئەم دایکە پیشەیەکی پیرۆزی هەیە، هەر کارێک ئەکان نابێت لە ماڵەکەی خۆیان قەدیس بکرێ، ئەبێ ژنان هەنگاو بنێن بۆ ئازادی. ژنانیش لەوە سەرچاوەگرێ، ژنان ئەبێ بە ئازادی و بوێری خۆیان ڕوبەڕووی کێشە و گرفتەکان بنەوە، ڕوبەڕووی ئەستەنگیەکان بنەوە، لە ماڵەوە دانەنیشن. تۆ خوێندنە تاو کردە چ پێویستەکە لە ماڵەوە دانیشیت و قەینا مناڵت هەیە، مناڵەکەش بەخێوکە، مافی مناڵیش بە، مافی هاوسەر بە، مافی کەس و کارت بە، بەڵام ئەبێ خۆت
خەونەکەی خۆت بێنیتە دی خۆت هەنگاو بنی خۆت هەنگاو نەنی ئەگەر خۆت سەر ئەو بەست و نشێویانەیە سەر نەکەوی دڵنیا بە زیاتر ڕێگری لێگرێ وەکو پرسیارەکەی تریشت من وەکو هەم وەکو ڕۆژنامەنووسیەکەم وەکو کامێرەمانێ بەڵێ زۆرترین ڕەخنەم لەلایەن کۆمەڵگاوە لەلایەن کەسانی چوار دەورەوە لە کەسی خۆمەوە بیکرا بەڕوو ئەبێتەوە ئەمە کاری تۆ نییە تۆ بۆچی لەم کاتەیە ئەگەیتە ماڵەوە تۆ نابێ کار بکەیت تۆ نابێ بە شەو کار بکەیت تۆ بەم جۆری بەڵام من هەموو ئەمانم ڕەت کردوتەوە خۆم چونکە پیشەکەی خۆم خۆشەیە چونکە کارەکەی خۆم خۆشوێ ئامادەم قوربانی بەم لە پێناویە بۆم گرنگ نییە کۆمەڵگا چی ئەڵێ ڕێز لە قسەکانیان نەگرم بەڵام قسەکانیان بە هەند وەرناگرم و ڕاستە و خۆکاری خۆمەکەمەوە و بەردەوامیژە بم ئەو قسانی ئەوان ڕوخێنەرن بەڵام دروستکەرن بۆ من ژنان بەردەوام ڕوبەڕووی ڕخنە و گیر و گرفتە بنەوە لەلایەن کۆمەڵگەوە بە تایبەتی ئەوانەی کە لە بواری ڕۆژنامەنووسیە کارەکەن ڕوبەڕووی هەمووتانەوە تەشەیە بنەوە تەنانەت وای لاتۆ لە سۆسیال میدیایە لە کۆمنتەکانە قسەی نەشیا بەم کەسە ئەوتری ئەم کەسە پیشەیەکی پیرۆزەکە کار ئەکا بۆی بژێوی خۆی مناڵی دابینکە تۆ جوزانی ئەم کەسە پێویستی بەپارە نییە تۆ جوزانی ئەم کەسە چۆنە هەر لە خۆت و یەی بڕیارێکی لەسەری کۆمنتێکی ناشرین قسەیەکی نەشیا بەڵام دڵنیا بە ئەمیش کەس و کاری هەیە و ڕەنگە ڕوبەڕووی و کێشە و گرفت بێتەوە بەڵام بەداخەوە کۆمەڵگەی ئێمە ئەقڵیەتێکی دواکەوت و پیا و سالاریە ئەژین هیوادارم ئەو کۆمنتە ناشرینانە ئەو قسانە نەمێنێت و زیاتر ژنان هان بدرێ بۆی کار بکەن جا کارەکە هەرچیەک بێ هەر بەهرەیەک بێ بەردەوامکاری خۆیان بکەن سەرەتا بۆ هەر داگیرکاریەک ئەگەر لایەنێکی سیاسی کەسێک حیزبێک دەسەڵاتێک لە پشتیەوە نەبێ هیچ دەوڵەتێک ناتوانێت بێتە ناو خاکەکە تۆ خاکەکە و داگیر بکە بۆ وڵاتانی دراوسێ ڕێگەنایەن هیچ وڵاتێ بچێتە ناویانەوە سنووری وڵاتێکی کە داگیرکە بێگومان ئەمە حیزبێک لە پشتێتی بێگومان هەمووان دەزانین پارتی دیموکراتی کوردستان بەردەوام جاسووسە و بەردەوام ناری کورد بووە نەک دۆستی کورد بەداخەوم هەنێک کەس وا ئەزانم پارتی دیموکراتی کوردستان دۆستی کوردە بەڵام هەرگیز دۆستی کورد نییە بگرە دوژمنی کوردە چونکە بەردەوام هاندەر بووە بۆ ئەوەی وڵاتانی داگیرکرد بێنە ناو خاکی هەرێمی کوردستانە ئەبینین لە دەستگاکانی ڕاگەیاندنە بمانەوە نەمانەوە لە کوردستانە دوو حیزب دەسەڵاتدارن لەم هەرێمەدا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوەم ئازادی ڕادەربڕین لە کوردستانە لە باشووری کوردستانە بەرتەسک کراوەوە ئەبینین بۆ نمونە ئەگەر تۆ پەیامنێری دەستگایەکی سەر دەسەڵاتی یەکێتی یان پارتی بی زۆر بە ئازادانە ئەتوانی ڕووماڵی خۆت بکەی هەموو شتەکانە بکەی هیچ کێشە و گرفتێکت بۆ نیە بەڵام ئێمە ئەمانەوێت دەنگی ئازاد بگوازینەوە دەنگی گەل بگوازینەوە ڕاستێکان بخەینە بەرچاوی بینەر و بیسەر بەداخەوە گوێمان لێ ناگرێ هەر نەکرد گوێمان لێ ناگیرێ دوای ئەوە ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە و توند و تیژێ بینەوە تەنان کامێرەمان و پەیامنێری وا هەیە چەند ڕۆژ ئەگیرێ لە سجنە ئەو هیچ کەلوپەلەکانی بە بەردەوامی گیراوە نمونەمان هەیە کە دەنگی ئازادە ماوەی 9 مانگە سلێمان ئەحمەد هاوڕێ و هاوپیشەمان کە لەبەر ئەوەی دەنگی ئازادە 9 مانگە لە ناو زیندانەکانە و بەبێ ئەوەی هەتا ئێستا بە بیانی و جۆرە و جۆر لە دوای 8 مان ڕێگەیاندا پارێزەری ببینە ئەمە دەبینین ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دابوونی نییە بەڵام بۆ ئەو کەسانی سەر بە دەسەڵات و سەر بە حیزبەکانن ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەکی زۆر فەراهەم کراوە بەڵام بۆ ئێمە بە هیچ جۆرە فەراهەم نەکراوە و بگرە بەرتەسکیش کراوەتەوە بەردەوامبوونی ئێمە بە تایبەتی ئێمەی ژنان لە کاری ڕاگەاندن و لە ئازادی ڕادەربڕین ئەوەیە بەردەوام بین ڕوبەڕووی دەسەڵات ببینەوە تەنانە ئەگەر بە نووسینەکانمان بێ بە پەیامەکانمان بێ بیگەێنین ئێمە بەم دەسەڵاتە ڕازینین ئێمە نامانەوێ ئەمانەوێ بە فکرێکی ئازاد بە بیر و ڕایەکی ئازاد ئازادی دەربڕین ئێمە ئەمانەوێ نامانەوێ خاکمان داگیر کرێ ئێمە ئەمانەوێ بەردەوام بین لە گواستنەوەی پەیام و زانیاری و هەواڵەکان بۆ
خەڵک بە شێوەیەکی ئازادانە بۆیە داوا لە ژنانەکەم بەردەوام بن لە کاری ڕاگەاندن و پەیامی من ئەوەیە کۆتا پەیام ئەوەیە هیوادارم ئەم داگیرکاریانە نەمێنێ خاکمان ئازاد بێ ئێمەی ڕۆژنامە نووسان چالاکوان کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان هەموو بە یەک دەنگ نەهێڵین داگیرکەران بێنە خاکمانەوە ڕوبەڕووی ئەم هێرش و لەشکرکێشیانە ببینەوە پەیامی ئازادانە دەربڕین داواکاریشم میتر بەس جیاکاری جیاوازی لە نێوان ڕۆژنامە نووسانی سەربەدەسەڵات و ئازادا بکرێ هەمووی بە یەک چاوسەیر بکرێ هەمومان ڕۆڵەی ئەم وڵاتین هەمومان پەیاممان ئەوەیە دەنگی ئازاد بگەێنین بە خەڵک بەڕاستگۆیانە نەک دەنگیەک سەر بە حیزبێکی دەسەڵات بێت و گەندەڵی و فەسادی تیا بێت و بیگوازمەوە بۆ خەڵک مێشکی خەڵک پڕ بکەم.